دوا بە دوای زیادبوونی پەلامارەکانی داعش لە سنووری ناوچەکانی مادەی ١40 بە پێویست دەزانرێ کە ئامانگی نێوان هێزانێکان لە دژی داعش بەهێزتر بکرێن. شارزانی بواری ئەمنی لە کەرکووک دەڵێن چەندین هۆکارەیە بۆ زیادبوونی پەلامارەکان و بە پێویستی دەزانن بۆ شایەمنیەکان لە کەرکووک پڕ بکرێنەوە. لاوازی دام و دەستگا ئەمنیەکانە بە تایبەتی هاواڵگری ئەوە ژێکێکە لە خاڵەکان بەڕاستی بۆ تەمای ئەوەی کە نەتوانن زانیاری ڕاست و دروست کۆکەنەوە بۆی بتوانن کە ڕێگری لەم جۆرە کردوانە بکەن و بە تاکید تر لەوە کە نەبوونی هێزی پێشمەرگە لەم سنوورەیە ئەمیش ینی زیاتر وای کردووە تیرۆستانی داعش زیاتر استغلالی بارودۆخەکە بکەن. یشی هۆکارەکانی ئەوەیە کە ئەم هێزانی هاتوونە هێزێکی ناوەند بەو ناوچەیە شارەزایی باشیان نییە چکە شوێنانە بەڕاستی شوێنی تێکەڵاون زۆرینەی کوردن تورکمانی تایە ئەو هێز عێراقانی هاتوونە خەڵکی جنوب بە خەڵکی شارەکانی خواروی عێراقن شارەزایە نییە لەو منتیقەیە بۆیە داعش ئەو خاڵەی قۆستۆتەوە. فەرماندەی پۆلیسی کەرکووکیش زیادبوونی پەلامارەکان بۆ پیلانێکی داعش دەژێڕێتەوە کە دەیانەوێت لەم مانگەدا زیان بە هێزانێکان بگەێنن. لە هەموو شوێن و جێگایەک خاڵی لاواسەیە بەڵام ئەمان لەبەرەوەیکەوە مانگی ڕەمەزانە هەموو توانایەکی خۆیان خستۆتە گر بۆیکەوە لە مانگی ڕەمەزان وەکو خۆیان باسی یەکەن و دیعایی بۆکەن غەزوەتە ڕەمەزان پەلەماری هێزانەکان بکەن و معنەوەیاتێک و ورەیەکی بە هێزە چەکدارەکانی خۆیان و بۆ خەڵکانی کەەوە هەواداری ئەوان بەڵام ئێمەش پلانی ڕەمەزان تەحەدیەکەین کە ئێمە هێزەکانمان هەموو کاتێک لە ئامادە باشیدایە و توانایەکی بەرگری باشمان هەیە و ئێستاکە ئێمە لە پلانی هێرشکردنە سەر ئەوانی نەکوان لە پلانی وردە چەکداریەکە شۆنەڵی چەتەگەریەکەن کەوا پەلەماری هێزەکانمانەدەن. سەرباری زیادبوونی زموجۆڵەکانی داعش لە ناوچەکانی مادەی ١40 هێزانێکانی کەرکووک ئۆپراسیۆنێکی سەربازیان لە دژی شانە نووسۆکانی داعش دەست پێ کردووە و گورزیان لەو شانە نووسوانە و پێگە شاراوەکانیشیان وەشاندووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.